بیستی تشرینی دووەمی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی زاردانی مافەکانی منداڵان دیاری کراوە بە پێی ڕاپرسیەکی یونیسێف کە 5 ساڵ جارێک ئەنجامی دەدات و پلانی ساڵانی خۆی لە سەردا دەڕێژێت لە عێراق و هەرێمی کوردستان سەدا 80 منداڵان تووشی جۆرێک لە جۆرەکانی توندوتیژی دەبنەوە. لە 2010 پێش ئەوەی بەرنامەکانی دانا کۆمەڵک ڕاپرسی و ئەسسمنتی کرد. یەک لەو ڕاپرسیانە لەسەر بارودۆخی منداڵ بوو و لەو ساڵە دەرچووکەوە لە 180 منداڵان تووشی جۆرێک لە جۆرەکانی توندوتیژی دەبنەوە کەەوە نسبەتی زۆرە لەسەر ئاستی عێراق و بە هەرێمی کوردستانیشەوە. جاکە باسی جۆرێک لە جۆرێک توندوتیژیەکان هەموو توندوتیژیەکان دەگرێتەوە، لێدان بی، خۆتۆڕەکردن بی، سێکسی بیتن، بە هەر شێوەیەک لە شێوەیەک توندوتیژیەکان 180 منداڵانی عێراق توش دەبن. لە هەر یەک لەمە لە گەڕەکەکانی خۆمان دەزانین قوتابخانەکان لەکوێنە، بنکە تەندروستیەکان لەکوێنە، و ئێمەش ویستمان بە باشمان زانی کەوا شوێنێکی تایبەتە بی بە پاراستنی منداڵ، بە تایبەت ئەوانەی کەوا تووشی پێشەلکاری مافەکانیان دەبن، تووشی توندوتیژی دەبن، تووشی بارێک دەبن کەوا منداڵەکە لە ناخۆشیدا دەژی. سەرۆکی دەستەی سربەخۆی مافەکانی مرۆڤی هەرێمیش دەڵێت هەر منداڵێک کە دەچێتە بەرکارکردن ئەوە کێشەی دارایی و کۆمەڵایەتی هەیە. بۆ ڕێگری لە کارکردنی منداڵ پێویستە کێشە دارایی و کۆمەڵایەتیەکان چارەسەر بکرێن. باشە ئێمە چ لە بۆیان تەقدیم دەکەین بۆ ئەوەی ئەو کێشە کۆمەڵایەتی و ئابووری کە هەیتیان ئەوەیان هێنایتەوە لەسەر جادە. بۆیە ئێمە وەچی دەستە تا ئێستا ناتانم بڵێم چ چارەسەرێک دەبینین، بەڵام ئەو شتە زۆر گرنگە لە کنمان کەوا حەلێک بۆیان بدۆزینەوە. بە گوێرەی دوایین ئاماری منداڵپارێزی کوردستان کە ڕایان گەیاندووە لە هەرێمی کوردستان 1248 منداڵ لە بازار و شقامەکاندا کار دەکەن بە جۆرێک زۆرترین ڕێژە لە شاری دهۆکە بە 560 منداڵ و لە شاری هەولێریش 508 منداڵ و لە سلێمانیش 180 منداڵ و لە هەڵەبجەش هیچ ئامارێک تۆمار نەکراوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.